هەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە یەکەم پێشێلکاری یاسایی دەستی پێکرد کە لە مادەی 28 بڕگەی یەکەم باس لەوە کراوە کە سەرجەم لیژنە هەمیشەیەکان دەبێ بە یەکەوە هەڵبژێرێن، بەڵام تەنها کۆبوونەوەکەی ئەمڕۆ تەرخان کرا بۆ هەڵبژاردننی لیژنەی یاسایی کە ئەمەش ئەو گریسێ لەناو ئەو ماستەدا هەیە. دووەم پێکهاتەی لیژنەی یاسایی کە ڕوح و جەوهەری لیژنەکانی پەرلەمانە بەداخەوە بێبەش کرا لە فراکسیۆنێکی ڕەسەن و زیندوو یەکگرتووی ئیسلامی کوردستان بە 80,000 دەنگەوانەیە کە لەلایەکی تری شەوانەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان کاندیدێکی بۆ لیژنەی یاسایی دەستنیشان کردبوو کە خات و سەرچنار ئەحمەد بوو کە خاوەنی 20 ساڵ خبرەی یاساییە و لە دارگاکانی کوردستانە و لەگەڵ ئەو خاتونەی کە ئێستا سەرۆکی پەرلەمانی کوردستانە بە یەکەوە کولەی قانونیان لە شاری هەولێر لە زانکۆی سەلاحەدین تەواو کردووە. بۆیە ئێمە پێمان وابوو بێبەشکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان سزادانی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە پای هەڵوێستەکانی لە خولی ڕابردووە لەم خولەش کە ئۆپۆزسیۆنێکی پیشەیی و جددی و کاریگە